بە خوێنی شەهیدان پێیا بۆ خەڵک ئەو ئاڵا بەگاڵتە ئەزانێ لە وڵاتانیان کردە ملیان ڕۆژەی مەزارەوشە خەڵکەی سووتان ناحەزی کوردەوە جەژنی وەتەنە ئەی ئاڵا پیرۆزە دوای تەسویریەکەین با هەڵی کەعی بەجارێ با خەڵکەوەنە سیر نەکە ئێستا بۆ سلێمانیە چیاوە؟ ڕێگا ئەگری بۆ پارەکانی ئەو بێوەعدە هام بۆ سلێمانیەچێ ئەوراقەکانی تەسلیم کرد لە دایرەی مرور ئەچێ لە سلێمانی ئەی فرۆشێت لا حەقی گلەیی و هەیە وعدیان پێیایی بوو بن بۆ ڕۆمانەیە بخەمە ناو دەژ بڵەکەەوە من نەمۆچین پیاسەی سەر سنارەکەین و نایڕ شەهیدەکانیش مقابلێک پیرۆزبایی لێکردن بە سیارەکە حیبە وەڵاوە ئەم گڵۆ بۆ کێ لێ کردەوە ئەوم پێ یەو شەهیدانەی هەدیان کرد بە من خۆ نایەمە تۆ بە ساقە ڕۆمانەیە بخەمە دەژ بڵەکەەوە من نەگەینیتە سلێمانیست کوراوگەن مە سلێمانی بەسەر هەردوو چام تۆ ئەوم پێ بڵێ ئەمە چییە پێێتەوە؟ هەدیەوە هەدیە لێنووسراوە پێشمەرگە و عەلەمی کریستاڵی بۆ شانزەی سێ دامانە بە زۆری ماوە جارە دووسێ مانگی ماوە ئازیز ئەزانی ئەمڕۆ ڕۆژ تۆ بارە بەهارە بەڵێ بەڵێ زانم تو ئەزای ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە؟ بەڵێ هیچ پەیامێکی هەیە لەم ڕۆژەیە؟ گۆرانیەکی یە دۆڵای محەممەدیە خینەس ئەمڕۆ جەژنی وەتەنە ئەی ئاڵا پیرۆزە دوای تەسویریەکەین با هەڵی کەعی بەجارێ با خەڵکەوەنە سیر نەکە گۆرانیان نەدیوەمووی سەریە کارەوەڵە دوای ئەمڕۆ جەژنی وەتەنە ئاڵا با بچین یارمەتی بین یارمەتی بین ڕەشە با بڵاوە کاتۆ حەیامانێت بە چاڵێ پەیامان ئەردەڵان ئاڵا هەڵەگا با بچین یارمەتی بینە باش ئەوە هێنامان ئەڵێ با بچین یارمەتی ئەردەڵان بین ئاڵا هەڵەکە پیرۆزبایەکەین پێشەوەی بەلەمەکە با تەسویرێ بکەین ئێمە سەوز یعنی هەمیشە زیندوو سوور بە خوێنی شەهیدان هەڵکرا زەرد تیشکی هەتاوی هێنا با ڕەنگەکانتان تێگەین ئەستێرەکەشی تایە بەڵێ ئەستێرەکەی خۆرەکەی نیشانەی ئازادی تشتی زێڕین خەڵک بەعسیەکان پیان ناخۆش وەختە ئەی کاکە سەدامە گلەینەی چاو بە خوێنی شەهیدان پێیا بۆ خەڵک ئەو ئاڵا بەگاڵتە ئەزانێ لە وڵاتانیان کردە ملیان ڕۆژەی مەزارەوشە خەڵکەی سووتان ناحەزی کوردە بوو ڕەنگی سپیەکەی مانای چییە؟ سپیعنی ئاشتیە ینی شەکاوەیە دەی جامە بێ جوان بۆ شانزەی سێ پیرۆزەوەڵە بۆ بەهار پەلەتان چی بوو خۆم ئەم پەیام کردووە لە سلێمانی بۆ مێنن لە کارتۆنە تایبەت دەیهێنێ سیارە دەرێت یەکێکی باڵابەر زمانە خۆم چاکێت خۆی چاکێت لەو بەرۆ سەیر بکەن آخر ئێستا